من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لەسەر بێت. بەختەوەر و پێخۆشحاڵین لەو بەرنامەش لە بەرنامەی بەخشین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. ئێمە لە شارۆچکەی کۆیەن بۆ دابەشکردنی خۆراک و خواردەمەنی و ئازوقا بەسەر هەژاران و نەدارانی ئەو دەڤەرەدا بۆیە بەرنامەی بەخشین لە کۆی 3500 کارتۆن ئازوقە و خواردن و خۆراک لە سەرتاسەری کوردستان لە شارۆچکەی کۆیە 100 کارتۆن دابەش دەکرێت بەسەر ئەو کەسانی کەوا پێداویستیان هەیە. بۆیە لەو بەرنامەیەدا لەگەڵمان بن بۆ ئەوەی بزانین بە چ شێوازێک ئەو خۆراک و خواردەمەنیە دابەش دەکرێتن بەسەر هەژاران و نەدارانی ئەو دەڤەرەدا. هیوادارین ئێوەش لەگەڵمان بن. فەرموون. زۆر ئەوانی کەوا خێرخوازن و دەستیان ماچ دەکەن ساوی ماچ دەکەن دەستیان خۆش بێ زۆر مەمنونیانین. وەڵی دوعا خێران بۆ دەکەم ئینشاڵڵا هەروە بەرز دەبن و خوا خێران بنووس بەرە زۆر پێویستە. دەستان خۆش بێ مەمنونتانین دەستان خۆش بێ خوارتان بەزیات. خوا ئاگادارتان بێ خوا خێرتان بنووسێ خوا خێر و کەسە بنووسێ و ئەزراقەل و فەقیر و فەقارەت دەنێرێ ڕەبی لە ڕێتان بێتەوە لە دنیا و لە قیامەت. خوا دوا خوا هەل لە خۆشی بن خوا ئاگادارتان بێ بەرنامەی بەخشین خوا. خواه 100,000 ئەوەندەی کەیانوێ ئەوانەی کە یارمەتی عالمێت دەن لەو ماجی ڕەمەزانێ خوا مەفەقتاکە قەلبی گۆشتاق بێ مەمنونیانی خوا خێران بنووسێ خێرێکی گەلە گەورەیە یارمەتی و فەقیر و فەقارەتە دێن بەڕاستی. خوا پاداشتین گۆشوانی کەش بداتەوە خوام خێرخوازان سەلام بەرێ وەڵای گەلک پێویست بوو سپاستان دەکەم. خوای گەورە یا ڕەبی خوا زێترتان پێ بەخشە یا ڕەبی خوایە. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخریکێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بژی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆ ژیانێک کە ئەو شتانەی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاو شێوەکانی خۆمان نێتەوە یاد. بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین. کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان
پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. ماریان ئاوا بێ قەلبیان ساغ بێ یاڕبی خوا 100,000 ئەوەندەچی ئەوەندەی کەسیان یارمەتی عالمی بدا خوا خێران بنووسە یاڕبی چاوت خۆش بێ یاڕبی. زۆر سپاسی بەرنامەی بەخشین دەکەین کە هەستا بەدا بەشکردنی ئەو خۆراکە لە بۆ فەقیر و هەژارانی مسلمان. زۆر مەمنونین، زۆر سپاس. دەی خێرا و مەزن بکێ بە کوردی سووری و ئەم زۆر جواز مەمنونین. کورە ئەویشە هەی حەمد و سەنای خوای دەوێ، هەی حەمد و سەنای خوای دەوێ. بۆ دەوڵەمەندەکان چ پەیامێکت هەیە؟ وەڵڵاهی ماریان ئاوا بێ خوایە، خوا لیان خۆش بێ ئەوەی ئەو شانە دەکا. ئەی بەرنامەی بەخشین کە ئێستا پێ وەڵڵاهی خوا لیان خۆش بێ خۆ. دەست ناو خۆش بێ، خوا خێرتان بنووسێ، کارێکی پێویستە زۆر دیرین لە لەو مانگی ڕەمەزان پیرۆزەیە. بەڕاستی هیوادارم ئەمە خەڵک چاو لە هێندۆ بکەن، دەست ناو خۆش بێ و دووبارە خوا خێرتان بنووسە، خوای گەورە پاداشت بە خێرتان بداتەوە. خێریان بنووسێ یا ڕەبی، ماڵیان ئاودار دەبی یا ڕەبی، خوا خێریان بنووسێ. زۆر زۆر باشە، زۆر زۆر باشە، خوا خێریان بنووسێ یا ڕەبی. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. برزان ئێمە وەکو مامۆستایەکی ئاینی دەستخۆش لە بەرنامەی پرۆژەی بەخشین دەکەین کەوا جێدەستیان دیارە لە هاوکاریکردنی فەقیران و کەوا داماوان ئەوان زیاتر لە 3500 کەوا یارمەتی هەژارانیاندا و دەستخۆشیان لێ دەکەین. هاوکاری کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەتیان کردو و زیاتر لە هەزاران منداڵی بێباوک ئەوان یارمەتی دراون لەلایەن ئەو پرۆژە بەخشینەوە کەوا ئێمە دەستخۆشیان لێ دەکەین و جێگای شانازیە و وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. لە بەرنامەی بەخشین دەکەم بۆ یارمەتیدانی فەقیر و هەژار هیوادارم نمونەیان لەوە زیاتر بێ. دەستخۆشی لە گۆش دەکەم، دەستخۆشیتان لێ دەکەم، خوا خێرتان بنووسێ، خوا مەولودی پێغەمبەری دەوەندە خوا پاداشتیان داتەوە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئێمە وەکو ئەنجومەنی کۆی کۆمەڵ ئیسلامی بەخێراتنی بەرنامی بەخشین و مستافە بەڕێزە خۆشەویستەکەی دەکەین بۆ شاری کۆیە. ئەمڕۆ بە هاوکاری بەرنامی بەخشین هەڵدەستین بە دابشکردنی نزیکەی 100 کارتۆن لە مادە نزیکەی 11 مادەی لە خۆگرتووە بەسەر فەقیر و هەژار و یەتیم و بێکەسوکار و هەژاراندا لە شاری کۆیە دابش دەکەین. خوای گەورە پاداشتی بەرنامی بەخشین بداتەوە کە بەڕاستی لەم قەیرانە بەهانای خەڵکی فەقیر و هەژار هاتووەکە دەتوانم بڵێم کاتەکەی زۆر ناسکە. زەم لێرانەوە داوایان لێ دەکەم کە هاوکاریەکانیان زیاتر بکەن و دەستیان کراوەتر بێ بۆ ئەوەی کە ئێمەش لێرانەوە بتوانین هاوکاری ئەم خەڵکە فەقیر و هەژارە بکەین بەبێ جیاوازی کە دڵنیایان دەکەینەوە بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە هیچ ئینتیمای حیزبی و ئەمانە لێک بدەین و ئێمە هاوکاریەکانی دەکەین.
الرحمن الرحیم بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئێمە وەکو نووسنگەی بەرنامەی بەخشین لە کۆیە بە هاوکاری ئەنجومەنی کۆی کۆمەڵی ئیسلامی و هەستاوین بە دابەشکردنی 100 کارتۆن ئەرزاق بۆ خێرخوازان و داوا لە دەوڵەمەندە خێرخوازەکان دەکەین کە زیاتر هاوکاری ئێمە بکەن بۆ ئێمە دەستکراوە بین بۆ هاوکاری هەژاران و نەدارانی شارەکەمان و دەوروپشتی کۆیە. بۆیە داوا لە دەوڵەمەندان و خێرخوازان دەکەین کە هەتا هاوکاری ئێمە زیاتر بکەن ئێمە دەستمان کراوەتر دەبێت بۆ هاوکاری خەڵکی. ئەو کارتۆنە کە بۆ ئێمە هاتووە خواردنەکەی 2 چیز برنجە قوتوێ ڕۆنە و 2 چیز چایە فاسۆلیایە زایدەن کشمیشە شعریەیە ئەو ئێستاکە و 100 کارتۆن ئامادەکراوە تەنها تایبەت بە فەقیر و هەژارە دەیدەن بە هەژاران و بەسەر هەژاران تەوزیعی دەکەین. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 0 961 13 0 965 0 723 25 55. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابەشکردنی ئەو 100 کارتۆن لە خواردن و ئازوقە بوو بۆ هەژاران و نەدارانی کۆیە. هیوادارین لە خێرخوازان و خواپێداوان بەردەوام بن لە بەخشینیان بۆ بەرنامەی بەخشین بۆ ئەوەی کەوە بەرنامەی بەخشینیش دەستی زیاتر کراوە بێتن بۆ دەستگیرۆییکردنی هەژاران و نەداران و کەم دەرامەتان. خوای پەروەردیگاریش ماڵی هیچ کەسێک کەم ناکات بە بەخشین و بە سەدەقە و خێر بۆیە داواکارین لە هەموو کەسێک لە هەموو خواپێداوێک لە هەموو کەسێکی بەخشەر کەوا ببەخشێت تاوەکو بەرنامەی بەخشینیش بەردەوام بێت. بەخوای پەروەردیگارتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.